بینرانی بەڕێز سڵاوتان لەبێت. ئازیزان بەردەوامین بۆ درێژەدان و تاواکردنی تەوەرەکانی پێشومان بۆ قسەکردن لەسەر ڕۆڵی هەردوو شەهیدی سەرکردە شەهیدان عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی لەگەڵ بەڕێز برزووی عەلی هەژار کاریەڕی پێشووی مەکتەبی سیاسی حیزبی سوسیال دموکراتی کوردستان و وەزیری پێشووی گواستنەوە و گەیاندن لە بەشی دووەمی ڕوودا و مێژوو دیدارەکەماندا هەوڵ دەدەین قسە لەسەر چۆنێتی کاری سیاسی لە پاش گەڕانەوەیان لە ئاواری ئێران و هاتنەوەیان بۆ شارەکانی جنوبی عێراق و یەکتری دۆزینەوە و لە پاشدا چۆنێتی کەشفکردنی ئەم ڕێکخراوە و پێزانینیان و هەروەها چۆنێتی دەگیرکردنی هەردوو شەهید کاردۆ گەڵاڵی و عەلی هەژار. کاک برزویژان دووبارە بەخێر بیت بۆ بەرنامەی ڕۆژانەکەم. ئێمە لە ئەڵخانی پێشوە لەوێ داوەستین کە قسەمان لەسەر ڕۆڵی شەهیدی سەرکردە خۆی خۆش بوو سیدا ساڵی یوسفی کرد هەر لە ساتە وەختی ئەو نامەیە کە ئەینێرێ بۆ ورمێ بۆ ئێران بۆ برادرانی دامەزرێنەر دەستی دامەزرێنەر تا ساتە وەختی گەڕانەوەی ئەم کارکتەرە سیاسیان و گفتوگۆ و جەدەل و مخۆ قسەکردن لەسەر هەڵاسیانەوەی شۆڕش ئەگەر بکرێت شتێکت مابێ لەسەر ڕۆڵی سەیدا باسی بکەیت. لە ڕاستیدا شەی سەیدا ساڵح یوسفی کە بە حکمی واقع و شوێنەکەی کە لە بەغدا دەژیا ئەڵبەتە لەژێر چاودێری دەستگا ئەمنیەکانەوە بوو بۆیە هاتو چۆکردن بۆ ماڵەکەی ئاسان نەبوو هەر لەبەر ئەوەش بوو لە ڕێخستنی بزوتنەوەی سۆسیالیست چەند کەسێک هاتو چۆیان دەکرد بۆی نەکەونە ژێرباری سەرنج و گومانەوە لەوانە شەهید عەلی هەژار و چەند جارێک شەهید کاردۆ گەڵاڵی و مامۆستا شێخ محەممەد شاکەری و ئەوانە هەمووشۆی زیاتریان هەبوو کە لە ڕێنماییەکانیان لێوەردەگرت ئیتر دواتر کۆبنەوەکان لە شوێنی تر ئەنجام دەدرا. وەکو باسمان کرد سەیدا کەسێکی خاوەن فکرێکی زۆر فراوان بوو ڕۆشنبیریەکی لە ڕادە بەدەری هەبوو لە بەتایبەت لە مەسائیلی فکری و بیرروڕایەکی تایبەتی هەبوو بۆ دەستپێکردنەوەی شۆڕش. شەی سەیدا تا هەوڵی لە هەوڵەکانی خۆیدا ئەوە بوو سەرەتا کە ئەگەر بێت و ڕژێم قەناعەت بەوە بکات کە مافی گەلی کورد بدا بەبێ ئەوەی کە شەڕ دەست پێ بکاتەوە بتوانن ئەو میلەتە لە خۆیان ڕشتن دوور بکەوێتەوە لە نەهامەتی دوور بکەوێتەوە. بەڵام ئەڵبەتە ڕژێمی بەعس ئەو بیرروڕای نەبوو بۆیە بە هەموو شێوەیەک دژایەتی گەلی کوردی دەکرد و میلەتی دەسەوساندەوە و میلەتی نەفی کردبوو بۆیە ناچار ئەویش بیرروڕاکانی گۆڕا بۆ شێوازی ئەوەی کە ئیتر ئەبێ سەرکردایەتی بزوتنەوە بێ بە دوو سەرکردایەتی سەرکردایەتیەک لە ناو شارەکان بمێنێتەوە بە شێوەی ڕێخستنی نهێنی بە شێوەی ڕێخستنی نهێنی و بەشێک لە سەرکردایەتی بڕیار درا کە بڕۆن بۆ دەرەوە لە شاخ خەباتی چەکداری دەست پێ بکەن. ئەوە بوو خوالێ خۆش بوو ڕەسوول مامەند لەگەڵ شەهیدان شەهید عەلی عەسکەری و شەهید دکتۆر خالید و شەهید سەعدی گچکە و خاڵە سەید کاکە و چەندین کادیری تر بەرەو شاخ ڕۆیشتن جاری شۆڕشیاندا و ئیتر دواتر لە سەرکردایەتی ناوشار ئەو ئەرکەی لەسەری بوو کە زۆر سەخت بوو ئەوەی کە ئێستا ئێمە لە گفتوگۆیەکی تەلەڤیزیۆنی باسی دەکەین مەگەر ئەو کەسانە بزانن ئەو کاتەی لەو ساتانە ژیاون کە چەند سەخت بووە کاری نهێنی کاری ڕێخستن بۆ شۆڕش دەستپێکردنەوەی شۆڕشێک دەست پێ دەکەیتەوە هیچ پاڵپشتێکرد نییە هیچ ئەدەواتی شۆڕشت نییە چەکت نییە بەو چەکە کۆنانەی کە لەو شاخە جێماوە هیچ ئیمکانیەتی مادید نییە هەموو ئاعتیمادکردن لەسەر چی بوو لەسەر بیر و باوەڕ و بڕیاردانە بۆ شۆڕش. بۆیە شەهیدان عەلی هەژار و شەهید کاردۆ گەڵاڵی و مامۆستا سەعد و مامۆستا شێخ محەممەد شاکەلی و
سەیدا وەکو سەرکردایەتێک ئەوانە بە کاتی بڕیارەیاندا بمێنەوە لە شارەکان بۆ ڕێخستن و ڕێخستنی ئەو ئەندام و لایەنگر و پێشمەرگانە و بەڕێکردنیان بەرەو شاخ و هەروەها بۆ کۆمەکردنی شۆڕش لە شاخ کۆمەکردنی مادی و معنەوی و لە ڕووی هەواڵ و زانیاری. باش ئەو کاتەی ببوورە ئەو کاتێک کە هێشتا هەندێک لە کادری سیاسیەکان و مؤسسین لەنێو ڕێخستنەکانی ناوشارە ئامێنەوە دەوترێت شەید عەلی هەژار چەند جارێک چاوی بە شاعری گەورە مامۆستا هێمن موکریانی و ڕەسوڵی بابە گەورە کەوتووە لە بەخا. ئەگەر باس لەو چاوپێکەوتنانە بکەیت چۆن بوو لەسەر چه بنەمایەک؟ بەڵێ لە سەرەتا خۆی پەیوەندیەکی بەهێز لە ڕووی هاوفکری و هاو سۆزی کە بەتایبەت ئەو کاتە حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لەگەڵ حکوومەتی ئەو کاتی لەگەڵ حکوومەتی ئەو کاتی بەغا لە هاوپەیمانەتێکدا بوون و شاعری گەورە بە حکمی عیلاقاتێکی تایبەت لەگەڵ باوکما زۆر پەیوەندیان بەهێز بوو. دواتر ئەو پەیوەندیە گواسترایەوە بۆ پەیوەندیکردن بە چەند کەسایەتیەکی تر کە لە ناو حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوو وەک ڕەسوڵی بابە گەورە و خوا خۆش بوو کەریمی حسامی کە یەکەم بەیانی بزوتنەوەی سۆسیالیست برادرانی حیزبی دیموکرات پێی هەڵسان و خوا خۆش بوو کەریمی حسامی لە بەرلین چاپی لەوێ بڵاوی کردەوە و بۆ زۆربەی سەفارەت و زۆر شوێنەکانی کە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی وڵاتان نردی کە هێزێکی لەو شێوەیە لە کوردستانی عێراق دروست کەواتە ئەتوانین بڵێن حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانی ئەو کات ئەو هاوپەیمانەتی لەگەڵ بەغا کرد بە ئالیەت و فاکتەرێک بۆ هاوکاریکردنی شۆڕشی نوێ و هەڵایسانەوەی شۆڕشی نوێ. هەڵبەتە حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیش ئەو کاتە ئەو هاوپەیمانەیە پێویست بوو لەگەڵ حکوومەتی عێراق و بۆ ئەو پشتێک بوو وەکو تاکتیکێکی تاکتیک داینابوو جگە لەوەش هاو سۆز بوون لەگەڵ ئاوارە بوونی کوردەکانی عێراق و هەرسهێنانی شۆڕشێکی گەورەی کوردی لە بەشێکی کوردستان کە کوردستانی عێراق بوو بۆیە کە ئەو کادیر و سەرکردانەی کە پەیوەندیان هەبوو لەگەڵ یەکتر هەوڵیاندا بە نهێنی و بە هەر شێوەیەک بێ هاوکاریەک پێشکەش بەو ڕێکخراوە سیاسیانەی کە دروست دەبێت هاوکاریان بکەن. بۆیە هاوکاری سەرەتا هاوکاریەکی تەواوی بزوتنەوەی سۆسیالیستیان کرد و هەر وەکو باسم کرد یەکەم بەیان کە ئامادەکرا خوا خۆش بوو کەریمی حسامی بردی بۆ ئەڵمانیا لەوێ و هەروەها مۆری بزوتنەوە ئەو کاتە مۆرەکەی لە بەیروت دروست کرد و هەر لە ڕێگەی خۆشیانەوە نردی بۆ شاخ بۆ برادرانی شاخ. باشە دەوتێت بەر لە کەشفبوونی ئەم ڕێکخراوە نهێنی نێوشار لەلایەن ڕژێمی ئەو کاتەوە برادرانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بەڵێنیان بە شەید عەلی هەژار داوە کە خانەوادە و مناڵەکانیان لە کاتی هێنا بگوێزنەوە بۆ شوێنی ئەمین و پارێزراوە بن. خۆی ئالەو کاتەدا لە سەرەتای مانگی ئازاری ساڵی 1970 ئیتر مقۆ زۆر لە ناو شارەکان پەیدا بوو بە تایبەت بە ئاشکرا ناوی شەهیدان عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی دەهێنرا لە کۆڕ و کۆبوونەوەکاندا تەنانەت ناحەزانی شۆڕشەکە پروپاگندەی ئەوەیان بڵاو کردەوە کە ئەمانە چۆن دەست بە شۆڕشێکی وا دەکەن و وا بە ئاشکرا کار دەکەن ئەگەر گومانی ئەویان بۆ دروستکردن کە تەنانەت پەیوەندیان بە ڕژێمەوە هەبێت. بۆیە کاتی بڵێن عائیدونەکان کە کۆمەڵیشیان دەگەڕانەوە دەبواە بە موافقات بگەڕێنەوە ئەو کاتە شەهید عەلی هەژار کۆلیجی یاسای تەواو کرد. داواکاریەکی پێشکەش کرد کە لەبەرەوەی کۆلیجی یاسای تەواو کردووە دەیەوێت بگەڕێتەوە شارەکەی خۆی و کاروباری پارێزەری بکە.
ئەو کاتە من ئەوەی کە بیرم دێ و دواتر وەکو ئەوە بۆ مامهێمنی جێڕایەوە مامێ من ئەو کاتە نەخۆش بوو لە خەستەخانەیەک لە بەغداد لە ژوورێکا بوو بەست تێمنی مکوریانی شاعیر بەڵێ مامهێمنی شاعیر بە ڕۆژ باوکم کە داواکاریەکەی تەقدیم کرد بوو لە ئەمنی عامە بانجیان کرد بوو پێیان وت بیان تۆ داواکاریەکە پێشکەش کردووە کە ئێمە موافق بین تۆ بگەڕێتەوە هەولێر بۆ لە بەغدا بێزار بووی لێمان ئەویش گوتی نەخێر لە بەغدا لێتان بێزار نەبووم بەڵام من کاروباری پارێزەری دەکەم ئەوە کارەکەمە لەوە زیاتر نازانم کاری پارێزەریش بە پەیوەندی کۆمەڵایەتی دەکرێت عیلاقاتی کۆمەڵایەتی من لە ناو شارەکەی خۆم ناسراوم ئەگەر کاری پارێزەری بکەم لەوێ دەتوانم بەو کارە هەڵبستم ئەوان چەندین ڕێنمایان پیشاندا بوو کە بۆ هەڵخەڵەتاندن و بۆ ئیغراکردنی کە چەندین پۆستی بەرزیان پێشنیار کردبوو بۆی پێمان باشە تەنانەت پێمان باشە بکەین بە پارێزگاردا دهۆک مەبەستیان و بەس لەو ناوچانە دوورکەوێتەوە ئەو لە وەڵامدا وتبووی من دوای هەرسی شۆڕژ من تەواو وازم لە سیاست هێناوە بە پێکەنینەوە بۆی باس کرد بوو وتبووی کەسێک سیاست بکار ناتوانێت بە ئاسانی وازی لێبێنێ بڕوایان بە قسەکەی نەکرد بوو ئێوارەکەی کە خواردنمان برد من لەگەڵ باوکما بوویم چوین بۆ خەستەخانەکە بۆ ئەو ژوورەی مامهێمنی تێدا بوو لەوێ ئەو ڕووداوای بۆ باس کرد کە من ئەو ڕووداوە لێرە دەجێڕمەوە ئەلبەتا من لەگەڵیان نەبوومە بەڵام کە بۆ مامهێمنی جێڕایەوە ئێستاش هەر لە خەیاڵمە بۆی باس کرد کە شتێکی وا بووە مامهێمن لە کاتی نان خواردنەکەی بوو ڕەنجی گۆڕا و سارد بۆەوە لە خواردن لاینا دەستیدانە و گوتی عەلی تۆ منت خۆش دەوێ گوتی مامهێمن گومانت لەوە هەیە من خۆشەویستیەکەم بۆ بەڕێزت لە ڕادە بەدەرە گوتی ئەگەر منت خۆش دەوێ لەو ژوورە چوویتە دەرەوە بە زووترین کات پەیوەندی بە شاخ بکە ئەگەر ئەو شتای ئەوان بۆیان دیاری کردووی قبوڵی دەکەی تەسلیمیان بیت کەم بڕوام وانە کە تۆ ئەوە لە ئەفکاری تۆبی بۆیە پێت دەڵێم کە لەو ژوورە چوویتەوە دەرەوە بە زووترین کات دەڕۆیت بۆ هەولێر یا بۆ سلێمانی پەیوەندی دەکەی بە شاخ ئەجینا تۆ ئەوە ئینزارە ئەوە خەتی سوورە پیشانیان داوی کارتی سوورە تۆ دەستگیر دەکرێت باشە کاک برزوو ئەمە پرسیارێک لای من دروستەکە ئەویش ئەوەیە کە لە هیچێک لە دانیشتەکان شەید عەلی هەژار خۆی بە خوا لە خۆش بوو سێدا ساڵی یوسفی و تۆ کە ڕێکخراوەکەیان کەشف بووە هەندێکی زۆر لە برادرانی شاخ ئاگاداریان کردوونە تۆ کە چیدی ئیتر لە شار نەمێنەوە و ناکرێ بمێنەوە بەپێی جێڕانەوەی خۆت مامۆستا هێمن موکریانی لە ژوورەکەی خۆی لە شوقەکەی خۆی لە ئوتێلەکەی خۆی پێوتوە ڕاستە خۆ چوویتە دەرەوە بڕۆ بەجێ بێڵە کەوایە بۆچی شەهیدان کاردۆگەڵاڵی و عەلی هەژار مانەوە لە شار بۆچی نەچوونە شاخ بەڵێ ئەوە چەند هۆکارێکی هەیە باسی یەکەم ئەلبەتە وردەکاری تریشی هەیە ئێمە نایزانین ئەوانیش لەگەڵ لە سێدارەدان و شوێن ونکردنیان و لەگەڵ خۆیان بردیان ئەو نهێنیانە ئەلبەتە سەرکردایەتی لە شاخ کۆمەڵێک زانیاری هەبوو جگەلەوە ئەو کاتە ناکۆچی لە نێوان بزوتنەوە و دەرچوونیان لە ناو بەرەی یەشتی نیشتیمانی کوردستان ئەوەش بووە هۆکارێک کە ترازان لە یەکتر کۆمەڵێک ڕێخستن منافسی بۆ دروست دەبێ باسکردنی ئەولا هەبوو کە بەسەرەدا و ئەو ناوانە دەگەیشتەوە بۆ دوژمن ئەمانە بوون ئەوانش یەک لە هۆکارەکان بوو دواتر لە ڕێخستن کە ئەو زانیاریانە هەبوو ئەوان بڕیاریاندا تەواو ئیتر ئەبێ پەیوەندی بکەن بە شاخ تا دوجار من بەبیرما کە لەگەڵ شەهید عەلی هەژاری باوکم چوین بۆ ماڵی سەیدا هەمان شێوەی کە مامهێمنی موکریانی پێیوت وتی عەلی بە زووترین کات دەرچوو وتی من دەردەچم بەڵام کۆمەڵێک کێشەم هەیە من خێزانێکی زۆرم هەیە دوو
سەرخێزان و جگە لە دایک و باوکم نەخۆشە و لە خەستەخانە کەوتووە و کەس نییە ئیدارەیەکیان با دەبێت شتێک بکەم ئەو کارانە ڕێخم و بە پەلە من دەربچم. تەنانەت بە بیرمە شەی سەیدا چوو بۆ ژوورەکەی ئەودی و گەڕایەوە وابزانم لە حدودی 800 دیناری ئەو کاتە بوو. هێنای سوێندی داگوتی ئەبێ بیبەی، گوتی زیاترم هەبووە لە ماڵەکەم زیاتر هاوکاریم دەکردی بۆی بە زووترین کات هەموو کێشەکان و کۆتایی بێ، بەڵام لەگەڵم دابش کردوی تەنیا 200 دینارم بۆ خۆم هێشتوەتەوە، من پێویستم پێی نییە بەشم دەکات. ئەوان کە گەڕانەوە هەر بە ڕاستەوخۆ بۆ هەولێر گەڕانەوە کۆبوونەوەیان کرد بڕیاریاندا کە پەیوەندی بکەن بە شاخ بڕۆن. خۆی لێرەدا هەندێک گرێت شوێرە دروست دەبێت بۆ دەرنەچوون. ببوورە تۆ قسەکی خۆتت لەبیر نەچێت. تۆ لە کتێبەکەی ژیان و خەباتی سیاسی شەید عەلی هەژار ئاماژەت بۆ کردو کە شەید عەلی هەژار ئاماژەی بۆ کردو کە ئەچێتە شاخ، بەڵام برادرانی ئاگادار کردو لەوەی کە هەندێک کاروباری نهێنی ماوە تەواوم نەکردووە تا ئەو کاروبارانە جێبەجێیەکەم دواتر دێمە شاخ. ئەو کاروبارانە چی بوون جگە لەو کێشە خێزانی و کاروبارەکان ئەوە بوو دەتوانی بڵێ کۆدی هەموو ڕێخستنی بزوتنەوەی سۆسیالیست لە لای شەید عەلی هەژار بە دەرەجەیەک دواتر لە لای شەید کاردۆ گەڵاڵی بوو. ئەمانە ئەگەر بڕۆن شیرازەی ڕێخستنەکە تێکەسێ دەبێت دوای خۆیان کەسیشتر ئەو لێ پرسراویەتی وەربگرێ. پێویستیان بەو کۆبوونەوە خێرایانە هەبوو کە بەشێکیان ئەنجامدا، بەڵام فریانە ئەکەوتن هەمووی تەواوکەن. بەڵام بەنهێنی ینی خۆیان تقریبەن نەدەخستە بەرچاو. وە بڕیار بوو لە نەورۆزی ساڵی 1970 پەیوەندی بکەن، بەڵام ئەوە یەک لە کۆبوونەوەکان بوو کە دەور و تەسلیمەکەی ڕێخستن دواکەوت بەهۆی ئامادە نەبوونی کۆمەڵێک لەو کادیرانێک کە ئەو کات ئەو ئەرکەیان پێدەست پێدرا. دواتر بەروارێکی تریان دانا کە حوتی چواری ساڵی 1970 بوو. لەو بەروارە دەرچوون ڕۆیشتن سەفەریان کرد بۆ چنارۆک لای کۆیە بەنیازی چوونە شاخ. بەڵێ شەید عەلی هەژار و کاردۆ گەڵاڵی و چیتر مامەستا سەعد لەوێ چاوەڕیان دەکرد کەسێک هەبوو کە پەیوەندی بە سەرکردایەتی و ڕێخستنەکانی ناو شارەوە هەبوو، مەحموودی حەمەڕەش خەڵکی منتیقەی پشدەر بوو. ئەو هاتوچۆ و پەیوەندیانە و ئەوانە ئەو جێبەجێی دەکرد. ئەو لە کاتەکەی خۆیان نەگەیشت بوو بۆ ئەوێ مەحموودی حەمەڕەش. دواتر ڕێخستنەکانی کۆیە بە پەلا زانی بیان پەیوەندیان بەیەکێ کردبوو کە ئەوان بۆ ئەومە بەستە لێرن بۆی چاو دێریان بکە و ئەوانە بە پەلە پەیوەندیان پێوە کردبوون گوتیان بە پەلە لێرە خۆتان ڕزگار بکەن لە ناو کۆیە دایرەی ئەمن هەڵمەتێکی کردووە کۆمەڵێک کەسیان گرتووە کۆمەڵێک لە برادرانی ئێمەش گیراون، لەبەرەوە بە هەر شێوەیەکی دەبێت لێرە نەمێنن. ئەوە بوو ئەو شەوە گەڕانەوە بۆ هەولێر. دواتر لە 9 چواری 1970 دوو ڕۆژ دواتر کە بڕیار بوو دووبارە بڕۆنەوە لە دادگای هەولێر لەگەڵ شەید کاردۆ گەڵاڵی و مامەستا سەعد مەوعیدەکەیان ڕێک دەخەن لە ژووری پارێزەران لەوێ یەکتر ببین و تر لەوەوە بە سیارەیەکیان بۆ ئامادەکرا بوو کە بچنە شاخ. ئیتر هەر ئەو ڕۆژە لەو ژوورە هەردووکیان جیران و شومزر کرا. زۆر باشە. ئێوە لە سەرەتاوە بێ ئاگابوون لە چۆنێتی دەستگیرکردن و گۆڕونکردن و لە سێدارەدانی ئەم شەهیدانە. دواتر تا 11 سی 1992 و ڕاپەڕینی شاری هەولێر لە چەند بەڵگەیەشی مەلەفی تایبەتی و نهێنی حەزبی باسا دەرەکەوێت کە ئەم کارکتەرە سیاسیانە دەستگیرکراون و لە سێدارەداون و گۆڕونکراون. ئەگەر سەبارەت بە مەلەف و بەڵگەکانی ئەو کات قسە بکەیت، چۆن ئێوە مەلەفەکانتان دۆزیەوە، چۆن زانیتان کە هەردوو شەهید بەم شێوەیە دەستگیرکراون و لە سێدارە دراون؟ خۆی لە سەرەتا کە ئەو ڕۆژەی
کە بڕیار بوو ئەوان پەیوەندی بە شاخەوە بکەن کە 9 ساڵی 1970 بوو دوای چەند سەعاتێک لە ناو شاری هەولێر دەنگۆی ئەوە بڵاو بووەوە کە ئەمانە دەرچوونە و پەیوەندیان بە شاخەوە کردووە تەنانە سەرکردایەتی بزوتنەوەی سۆسیالیست لە چاوەڕوانی ئەوە بوو کە ئەو پێشوازی لەو دوو سەرکردەی خۆی دەکات لە شاخ بەڵام چەند ڕۆژێکی پێچوو ئیتر لە ڕێگەی ڕێخستن و لە ڕێگەی لای خوانەوە کە نەگەیشتون ئەمانە هۆکارەکەی چییە؟ لەو چەند ڕۆژە ئەوە نە لە شار بوون نە لە شاخ نە لە شار بوون نە لە شاخ بوون ئەڵبەتە شتێک بوونە لەو کارە لەو ڕووداوە وردەکاریەکانی دەگەڕێتەوە بەشێکی بۆ سەرکردایەتی و بێخەمبوونی لەو مەوزوعە چونکە چێ دەریبازیان دەکەوەی جاری یەکەم مححمودی حەمەڕەش بوو ئەم جاریان چێە دیار نییە ئیتر ئەو دەنگۆیە لە هەولێر زۆر بڵاو بووە کە ئەوانە تەواو ئیتر ڕۆیشتون بۆ شاخ تەنانەت ئێمە بە پەلا لە ماڵەوە ڕامان کرد و ماڵمان چۆڵ کرد و دایرێ من فعلەن کە چۆن یەکێک دەچوو بۆ شاخ یەکسەر پەلاماری سەر ماڵەکەیدا ئەوە پەلاماری سەر ماڵی ئێمەیدا ترێمەش لامان بوو بە قەناعەتێکی تەواو کە ئەوانە ڕۆیشتون ئیتر بیر لەوە بکەینەوە چۆن ئێمەش چین پەیوەندی بکەین کە پێشتر بەڵام ئێوە بڕیار بوو حیزبی دیموکرات هاوکاری خانوادەی شەید عەلی هەژار بکات و بەڵێ بۆچی ناتوانانی خانوادەکەی دەربکەن خۆی بەرنامەکە وا بوو کە ئەوە دەربچێت دوای ئەوان لە ڕێگەی خۆیانەوە خانەوادەکەی دەربچێت دواتر لە هەمان ڕۆژ تەلەفۆنێک بۆ ماڵی ئێمە کرابوو یەکێک بە زاراوەیەکی نیمچە کرمانجی و سۆرانی بەس ئەوەندەی وتبووی حەزم لێ ئاگادارتان بکەمەوە کە عەلی گەیشتە شوێنی خۆی دواتریش ئەم تەلەفۆنە بۆ ماڵی ئێوە کراوە بە ئێوە وترا بەڵێ چەند ڕۆژ دوای دیار نەبوونی ئەو دوو کارکتەرە سیاسیە هەر ڕۆژێک دواتر بەڵێ هەڵبەتە عەلی هەژار دوو هاوسەری هەبوو بۆ یەکێک لەوان کرابوو ئیتر پەیوەندیەکان وا دەستی پێ کرد و لەلایەن لە ماڵی شەید کاردۆگەڵاریەوە کە ئەو کاتە لە ڕێخستنەکان کە زۆر لی نزیک بوو بارۆز گەڵاڵی پەیوەندی بۆ دەرەوە ئەوانەی کرد ئەوانە نەگەیشتون ئیتر دواتر ڕوون بۆ کە ئەوانە گیراون ئەوە تاکتیکێکە دەستگا ئەمنیەکان دەیکەن بۆ ئەوەی شتێکی وا بڵاوکەنەوە کە ئەمانە چۆن شوون بزر بکرێن هەرواش کراب بۆیان تر بەو شێوەیە بوو ئەو کاتەی جیرانەکە باشە بەر لە کەشفبوونی چۆنێتی دەستگیرکردنی ئەو دوو کارکتەرە سیاسیە لە مەلەفەکانی حیزبی بەعس و لە ساتە وەختی ڕاپەڕین لە شاری هەولێر بەر لەو بارودۆخە دەوترێت ئەوان پێشتر برایەکی شەید کاردۆگەڵاڵی چاوی بە سەدامەکەوێت ئەو لەم چاو پێکەوتنەیە هەوڵی زۆر ئایا بۆ ئەوی داوای لێ بکا کە ئەم کەسایەتیانە ئەگەر گیراون ئەگەر کوژراون بە هەر شێوەیەک هەیە ئاماژیان پێ بکرێ بدۆزرێنەوە ئەگەر ئەو حکایەتە بژێنێتەوە دواتر ئێوە لە ڕێگەی ئەم کتابەوە ئەچنا مدیرێتی ئەمنی مووسڵ و لەوێ هەندێک شتان پێ ئەوترێت بەڵام بەر لەوەی وەڵام بیتەوە ناوبڕێک وەرەگرین و دواتر وەڵامی پرسیارەکەمەرەوە بەڕێزان پشوویەک و دواتر دێنە وڵاتان